for the Soleimani Forum. Kaka Nechir. بەڕێزان پێش ئەوەی دەست بە وتارەکە بکەم دەمەوێ بە ناوی ئەم دیداری سلەیمانی پیرۆزبایی سەری ساڵ لە خوشک و برایانی ئێزیدی خۆمان بکەین لێرەوە بە ناوی هەر هەمووتانەوە پیرۆزباییان لێ دەکەین و هیوادارین ساڵێکی خۆشیان هەبێ. ئامادەبوانی خۆشەویست بە خێراتنتان دەکەم بۆ شاری سلەیمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان بەخێر بێن بۆ دیداری ساڵانەی سلێمانی لە زانکۆی ئەمریکی عێراق. دەستخۆشی لە برای بەڕێزم جەنابی دکتۆر بەرهەم ساڵح و تەواوی ڕێخەرانی دیداری سلێمانی دەکەم. جەنابیان زۆر کاری جوانی بۆ سلێمانی کردووە. یەکێک لەو کارە جوانانەی ئەم زانکۆیە و ئەم دیدارەیە کە بۆتە نەریتێکی ساڵانە بۆ شاری خۆشەویستی سلێمانی و بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق. منیش وەکو نیوەم خەڵکی سلێمانی زۆر سپاسی دەکەم. نیوەکەکەی تریش ئەویش هەر سپاسی دەکەم، بەڵام ئێستا بە تایبەتی بەو نیوەی خۆمەوە سپاسی دەکەم. دیداری سلێمانی لە دۆخێکی زۆر هەستیاری ناوچەیی و جیهانیەوە بەڕێوە دەچێ. شەڕ و گرژی و توندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە. مەترسیەکی زۆر لەسەر ئارامی و سەقامگیری ناوچەکە و خراپتربوونی زیاتری دۆخەکە هەیە. ناوچەکە لە لێکەوت و لە مەترسیانە خراپە دوور بکەوێتەوە، پێویستە گفتوگۆ و پێکەوە دانیشتن دەست پێ بکرێت. بۆ ئەوەی ئاشتی بێتە کایەوە دەبێ ڕێککەوتنێکی هاوسەنگ بکرێ. ئەمە ئەرکی کۆمەڵگای نێودەوڵەتی زیاتر کردووە لە دروستکردنی ئاشتی لە ناوچەکە. دوای هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بۆ سەر ئیسرائیل و ڕفاندنی دەیان مەدەنی، شەڕێکی وێرانکار کاولکاریەکی زۆر گەورە لە غەزە دروست بووە. ئەو کارەساتە مرۆیە گەورەیە لەبەر ئەوە دەبێ بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی جێبەجێ بکرێت بۆ ڕاگرتنی بێمەرجی شەڕ و ئازادکردنی بارمتەکان. بۆ چارەسەری بنچینەیش لەو باوەڕەداین ئاشتیەکی سەقامگیر بریتیە لە چارەسەری دوو دەوڵەت. هەرێمی کوردستان پشتیوانی لە دروستبوونی دەوڵەتی سربەخۆی فەڵەستین دەکات. ئەوە تاکە ڕێگەی ئاشتی و سەقامگیریە. ئامادەبوانی بەڕێز هەرێمی کوردستان هەمیشە لایەنگری گفتوگۆ و چارەسەری ئاشتیانەیە. ئێمە بە ئاشتی لەگەڵ دەوڵەتانی دراوسێی دۆست نمونەی جوانی هاوبەشی و پێشکەوتنی ئابووری و گەشەکردنی هاوبەشمان دروست کردووە. دەرفەتی زۆری کار هاوبەشمان دروست کردووە. دڵنیام بە پرۆژەی گەورەتر بە پرۆژە گەورەکانی داهاتوو ئەو پێشکەوتنە زیاتر و فراوانتر دەکەین. ڕێگە نادەین هەرێمی کوردستان مایەی هێرش و هەڕەشە بێت بۆ سەر هیچ وڵاتێک. هەموو هەوڵی ئێمە ئەوەیە هاوبەشی ئابووری نێوانمان دڵنیاین کە پێشکەوتنی ئابووری سەقامگیری سیاسی و پێکەوەی ژیانی ئاشتیانەی بەهێز لە ناوچەکەدا دروست دەکات. کاروانی دیموکراسی و ئاوەدانکردنەوە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991ەوە دەستی پێکردووە. دەیان دەوڵەت کۆبوونەوە بۆ ڕووخاندنی ڕژێمی بەعس لە عێراق، چونکە مایەی هەڕەشە بوو بۆ سەرگەلەکەی و وڵاتانی دراوسێ و جیهان. ئێمە لە تەنیشت ئەم ڕژێمە ئەزمونێکی زۆر گەورەمان لە دیموکراسی و ئاوەدانکردنەوە و سەقامگیری دروست کرد. ئێمە ئەو کات دەرگای بازرگانی و گەشە سەندنی ئابووریمان لەگەڵ وڵاتانی دراوسێدا کردەوە. پردی هاوبەشی و پەیوەندی باشمان لەگەڵ ملەتانی دراوسێدا دروست کرد. توانیمان ئەوە بکەین چونکە سەرکردایەتی و گەلەکەمان باوەڕیان بە دیموکراسی و بە ئاشتی بوو. دوای گەورەترین
هەڵمەتەکانی جینۆساید لە ئەنفال و کیمیابارانی گەلی کوردستان باوەڕمان وابوو ئاشتی ڕێگەی پێشکەوتنی وڵاتە نەک شەڕ کە ئەزموونی هەرێمی کوردستان سەرکەوت ئازادی خوازانی عێراق توانیان سەر بکەون کە ئێمە بەهێز بووین هەموو عێراقیەکان بەهێز بوون. هەرێمی کوردستان بووە بنکەی کۆبوونەوە و یەکگرتن و سەرکەوتنی ئۆپۆزیسیۆنی عێراقی بەسەر دیکتاتۆریەتدا چونکە پرۆژەی ئێمە دیموکراسی و ئاشتی بوو. کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی ئێمەیان کرد. دۆستەکانمان لە ناوچەکەدا هاوکارمان بوون لەو کرانەوە و هاوبەشیە ئابوورەییدا بە تایبەتی وڵاتی ئێران و تورکیا. ئەو باوەڕیەی ئێمە بە دیموکراسی و ئاشتی هەر بەردەوامە و نەگۆڕاوە. بەڕێزان، ڕێگەی ئێمە لە ناو خۆی عێراقیشدا هەمان ڕێگەیە بۆ قوڵکردنەوەی دیموکراسی لە عێراق و بۆ پاراستنی لە مەترسی و مەرگەساتی وەک ڕابردوو پێویستیمان بە گفتوگۆیەکی ئارامی بەردەوامە لەگەڵ یەکتر. ناکۆکی و پەلاماردانی یەکتر بەردەوام ڕێگە بۆ ڕێکخراوە ترۆریستیەکان دەکاتەوە. هێرشەکانی قاعیدە و هێرشی گەورەی داعش ڕوویان نەدەدا ئەگەر ئێمە لە ناو خۆی عێراق یەکگرتوو بووین. دیکتاتۆری دەستهەڵاتی یەک پێکهاتە لە عێراق و نەبوونی ئازادی سیاسی مێژووی عێراقی خوێناوی کرد. ملیۆنها کەس لە عێراق بوونە قوربانی بێگوناهی ڕژێمی خراپ لە عێراق. سامانی دەیان ساڵەی عێراق بە فیرۆدرا. ئێستا کاتێکی گونجاوە بۆ ئەوەی هەموو ڕێگەکانی بەهێزبوونەوەی ڕێکخراوە ترۆریستیەکان لە عێراق دابخەین. گەلانی عێراق لە ساڵی 2005ەوە لەسەر دەستورێکی گونجاو ڕێککەوتن. دەستوری عێراق بە پەسەندکردنی سیستەمی فدرالی ڕێگەی هاوبەشیەکی گونجاوی بۆ هەموو نەتەوە و پێکهاتەکانی عێراق دروست کردووە. ئەو هاوبەشیەش عێراق بەهێز دەکات. بۆ پێشکەوتنی عێراق زۆر گرنگە سیستەمی فدرالی بەکردەوە و بە تەواوەتی جێبەجێ بکرێت. نابێ باوەڕ نەبوونی لایەنێک یان چەند لایەنێک بە فدرالی سیستم لە عێراق پەک بخات و جێبەجێی دەستور بوەستێنێت. هەموو نەتەوە و پێکهاتەکان لە عێراق دەبێ بەکردەوە خۆیان بە هاوبەش ببینن لە بەڕێوەبردننی عێراقدا. نابێ هیچ پێکهاتەیەکی عێراق نادیدە بگرێ چونکە ئەوە ڕێگەیەکی خراپە لە عێراقدا دەکاتەوە. ئەو ڕێگەیە پێشتر لە عێراق زۆر تاقی کراوەتەوە، مایەی ناخۆشی بووە بۆ هەموو خەڵکی وڵات. بەڕێز سەرۆک وەزیرانی عێراقی فدرالی محەممەد شیاع سوودانی خاوەن ڕوانگەیەکی فراوان و باوەڕێکی زۆری بە دەستوری عێراق هەیە. ئەم ڕەوانگەیە سەقامگیریەکی باشی لە بەڕێوەبردننی حکوومەتەدایدا لە عێراق دروست کردووە. خەڵکی عێراق هەست بەو گۆڕانکاریانە دەکات. ئەو ڕوانگەیە و شێوەی بەڕێوەبردن دەتوانێت عێراق بەرەو پێشەوە ببات. ئەوە دەرفەتێکی زۆر باشە بۆ عێراق. بەڵام ئەم بیرکردنەوەی سەرۆک وەزیران پێویستی بە پشتیوانی و زەمینەسازی سیاسی گونجاوە. لایەنە سیاسیەکانی عێراق ئێستا لەژێر ئەو پرسیارەتیەدان کە پشتیوانی لە حکوومەتی عێراقی فدرال بکەن. عێراق ئاسوودەیی ڕووناکی هەیە ئەگەر دەستور و سیستەمی فدرالی بە تەواوەتی جێبەجێ بکرێت. مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستاندا گەورەترین تاقیکردنەوەیە بۆ سیستەمی سیاسی تازەی عێراق. عێراقێکی بەهێز پەیوەستە بە هەبوونی هەرێمی کوردستانی بەهێزەوە. هەروەها هەرێمی کوردستانی بەهێزیش پەیوەستە بە عێراقێکی فدرال و سەقامگیر. هیچ کێشەیەک نییە لە عێراق چارەسەر نەکرێت ئەگەر دەستور جێبەجێ بکرێت. دەستوری عێراق تایبەتمەندی هەموو پێکهاتەکانی عێراق دەپارێزێت. بە جێبەجێکردنی دەستور هەمووان هاوڵاتی پلەیەک دەبین لە عێراقدا. بەڕێزان، کای کۆن بە باکردن قسەیەکی خۆش و پڕواتەی سلێمانیە. ئێمە لە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئاڵۆزداین. چارەسەر ئەوەیە کای کۆن بە با نەکەین. با لە جیاتی ئەوە لەسەر پێشکەوتن ڕێککەوین. ئەگەر ڕێککەوین
گرژیەکانی ئەم ناوچەی کە گرتوتەوە زۆر زیانمان پێدەگەینێ ئەگەر ڕێک نەکەوین. پوختەی قسەی ناودڵی خەڵکی کوردستان داواکردنی یەکڕێزی لایەنە سیاسیەکانە. جینۆساید و چەوسانەوەی گەلی کوردستان وای کردووە مێژوو یەک ئامانج بخاتە دڵی کوردەوە، ئەویش یەکبوونە. ئەو ئاراستەیە هەرە دروستە و نیشانەی ئەو پەڕی هوشیاری گەلی کوردستانە. ئێمە بە دووبەرەکی ناوبانگێکی باشمان لە جیهان دروست نەکردووە، بەڵکو بە دیموکراسی و ئاوەدانی و سەقامگیری لەو ناوچەیەدا ناوبانگمان دەرکردووە. هەر کەسێک بەر لە 30 ساڵ هاتبێتە کوردستان و ئەمڕۆ سەردانی کوردستان بکاتن نایناسێتەوە. ئێمە دوای ئەنفال و کیمیاباران ئەو ئاوەدانیەی کە دروستمان کردووە ئێستا بە شارەزایی زیاتر دەتوانین پێشکەوتنەکە باشتر و خێراتر بکەین. ئەم زانکۆیە و چەندین زانکۆی دیکە لە هەرێمی کوردستان ئێستانەوەیەکی زۆر بەتوانا و ئازبەرزیان پەروەردە کردووە. نەوەیەک لە کوردستان دروست بووە، هەمومان زۆر خۆشحاڵین بە ئاستی بەرز و هوشیاریان. ئەگەر لایەنە سیاسیەکان بە دروستی زەمینەیەکی لەبار دەرفەت بۆ ئەو نەوەیە دروست بکەن، کوردستان زۆر زیاتر پێش دەکەوێت. هەندێک کەس لێم دەپرسن بۆچی گەشببینم. لە ڕاستیدا گەشببینی من لە خۆڕاگری و فرەتوانای خەڵکی کوردستانەوە سەرچاوە دەگرێت. ئێستاش دەڵێم ڕابردووی ناخۆشمان هەبووە، بەڵام داهاتوویەکی پڕشنگدارمان لە پێشە. گەلی کوردستان گەلێکی یەکگرتووە، پێویستە لایەنە سیاسیەکانیش وەک گەلەکەیان بۆ بەرژەوەندی نیشتیمان ڕێککەون. بەو شێوەیە دەتوانین هەڵبژاردنێکی ڕوون و دادپەروەرانە بکەین بە ڕەزامەندی و بە بەشداری هەموو لایەک. پەرلەمانی کوردستان ئەزموونێکی زۆر گرنگە لە ناوچەکەدا، دەبێ بیپارێزین. حکوومەتی هەرێمی کوردستان وڵاتێکی دوای ئەنفال و کیمیاباران ئاوەدان کردوتەوە، دەبێ هەمومان پشتیوانی لێ بکەین. پێشمەرگە قارەمانەکان ئەفسانەی داعشیان تێکشکاندون بوو نەمایەی ناوبانگێکی گەورە بۆ هەرێمی کوردستان لە جیهاندا. ئەمانە هەمویان مایەی ئەوەن کە گەشببین بین و زۆر زوو هەرچی زووترە لە ناو خۆماندا ڕێککەوین. بەڕێکەوتنمان ئاوەدانی زیاتر و سەرکەوتنی زیاتر دەبینین. هەموو کەس و کۆمەلگایەک لە کوردستان دەکرێت ئەو پەڕی ڕخنە و گلەی هەبێ لە دەسەڵات و لە دەسەڵاتداران. دەکرێت بە هەموو ڕێگەیەکی مەدەنیانە ناڕەزایی دەربڕن، بەڵام لە کۆتاییدا دەبێ هەمومان وێڕای هەموو جیاوازیەکان شتێک بپارێزین و بەرگری لێ بکەین و لە سەروی هەموو شتێک بیهێڵینەوە. کۆکەرەوەی هەمومان دەبێ نیشتیمان بێت. هێز و حزب و سەرکردە سیاسیەکان دێن و دەڕۆن، بەڵام نیشتیمان، وڵات، کوردستان هەردەمێنێتەوە. نابێ کوردستان بکەینە قوربانی تووڕەیی و ناڕەزایی لە دەستهەڵات و سیاسیەکان. گەلی کوردستان سەلماندوویەتی، توانای بەرگری لە هەموو سەختیەکان و توانای ڕاستکردنەوەی هەموو کەم و کوڕیەکانیشی هەیە. لەبەر ئەوە هەموو ناخۆشیەکان تێدەپەڕن و هەموو ناکۆکیەکان چارەسەر دەبن، چونکە لە کۆتاییدا بۆ چارەسەری هەمومان پێکەوە لەسەر یەک مێز دادەنیشین. لەبەر ئەوەی کوردستان لە هەمومان گەورەترە، نیشتیمان لە هەموو شتێکمان بەهێزترە. بەڕێزان، پێشکەوتنەکانی جیهان بە جۆرێک خێران بۆ ئەوەی پێیان ڕابگەین و لە جیهانی پێشکەوتوودا دانەبڕین، دەبێت لە عێراق و هەرێمی کوردستان کێشە و ئاڵۆزیەکان تێپەڕێنین. دەبێت توانای مادی و مرویەکانمان بۆ پێشخستنی زانست و زانین و تەکنۆلۆژیا و بەهێزکردنی سیستەمی پەروەردە و براودان بە لێکۆڵینەوەی زانستی بخەینەگەڕ. پێشکەوتنەکانی زانست و تەکنۆلۆژیا ئەو سوود و دەرفەتە و ئاڵنگاری و مەترسیانەی زیرەکی دەستکرد و نانۆ تەکنۆلۆژیا و گۆڕانی ئاوهەوا لەگەڵ خۆیان دەهێنێتن. کار و ڕەنجی جددی و پلان و بەرنامەی درێژخایەنی لەسەر ئاستی تاک و دامەزراوە دەوێت. دەبێ بیر و توانا و کار و توانامان
بەو ئاقارەدا ئاراستە بکەین و بزانین داهاتوو بۆ ئەوانەیە کە کات و بیر و توانایان دەدەنە زانست و زانین نەک بۆ ئەوانەی هەر لە بازنەی ڕابردوودا دەخولێنەوە. دڵنیام لەم دیدارەی سلێمانیدا زانیاری زیاتر و ئەزمموی زیاتر وەردەگرین بۆ ئەوەی ڕێککەوتن و پێکەوە سەرکەوین. زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم بۆ بەشداربوونتان و بەخێر بین.